ئێمە بێگومان کە ئەڵێن شەهیدانی ئیسلام لە کوردستانمە بەسمان هەموو ئەو سەربەرزانەیە کە سەری ئێمەشیان بەرز کردوتن جێ ئەوەی سەیری ئەو سەنگەرە بکەین کە تایە شەهید بوو چونکە هەمویان بۆ یەک ڕێباز و یەک ئامان شەهید بوو چه ئەوانی پێش دەرکەوتنی گروپە سیاسەکانی ئیسلامیەکان لەژێر شکنجەی ڕژێما شەهید بوون وەکو شەهید و شیاد سەنعان هەولێری کە لە 82 لە ئەمنی عامەی بەغدا شەهید بوو یا مامۆستا بەکر کە ئیخوانی بوو لە سلێمانی لە 86 فڕێنرا تا ئێستا بێسەر و شوێنە یا ئەوانەی لەشکری ئیسلامی کە یەکێتی لە 82 لە شار باژێر بە کۆمەڵ کوشتنی یا ئەو پۆلە مجاهیدەی بزوتنەوەی ڕابطەی ئیسلامی بە ئەمیرەتی مامۆستا عەلی سیوەیلی یا کاک عەلی سیوەیلی کە یەکێتی لە 85 لە شار باژێر شەهیدی کردن یان جەماعەتەکەی شەهید کەیوانی سلێمانی ئەو پۆلە خواویستەی 36 کەس بوون و لە 87 لە سلێمانی بەدەستی بەعسی تاغوت ئیعدام کران یا ئەو ئەنسار وڵایانەی بادینان کە لە 88 پارتی بە زمەی چەند پاژنە پێیانی کون کردبوو تا هەڵنێن و ڕانەکەن لە ئەشکەوتەکانی دۆڵی بێبەدا زیندانی کردبوون و زۆری لێ شەهید کردبوون چ ئەو پۆلە دوا بە دوای یەکەی بزوتنەوەی ئیسلامی لە 87 تا 2001 کە لە هزاران زیاترن یان مەلا عەبدوڵای قەسرە و یاوەرانی کە بەدەستی یەکێتی لە بازگەی پشکنینی تافلوجە لە ساڵی 2002 بە پیلانی یەکێتی کافر بۆ تورکیای کافر شەهیدی کرد یا ئەوانەی ساڵی 2001 و 2002 جوندل ئیسلام و ئەنسار یا ئەوانەی کۆمەڵ و ئەنسار کە بە تاڕوخی ئەمریکا لە 19 سی 2003 لە خوڕماڵ و هەوراماناتە شەهید بوون یا ئەوانەی دوای هەرشە هاو بەشەکەی یەکێتی و ئەمریکا بۆ سەر ئەنسار کە 88 کەس بوون و شەهید بوون یا ئەوانەی دواتر لە ڕووبەڕووبوونەوەکانی ئەمریکا و کلکەکانیان لە شارە عەرەبەکانە شەهید بوون و کاک محەممەد دامشورای ئەنسار و کاک کەمال پێنجۆنی و ئەوانی تر تا ئەگاتە کاک فەرهەنگ نامۆی شەهید کە مدیری ئەمنی یەکێتی لە سلێمانی حەسەن جەلال سەرکەوتی کوبە لە 2003 دوای بە دیلگرتن و بەستنەوەی لە دایرەی ئەمنی سلێمانی بەدەستی چەپەڵی خۆی خنکانوێتی یا ئەو خوێنەی لە پۆلە بە ئەدەبەکەی یەکگرتوو بە ئەمیرەتی مامۆستا مشیر لە 6 دۆڵی 2005 بەدەستی هەمەجیەکانی پارتی دیموکرات چۆڕا هەر یەکێک لەو شەهیدانە ئەمە یادی هەمویانە یادی شەهیدانی ئیسلام ئەمەمان دێنێتەوە یاد کە زیاتر لامانی ڕۆشن کاتەوە ئەوەی ئەینێنێتەوە یادمانەوەی کە بە دڵنیاییەوە کاروانی ئەم جیهادە کاروانی شەهیدان تا دینەکە بمێنێت و مسلمانان بمێنن سەویستی خوا هەر بەردەوامە بێ تا مسلمانان دارالئیسلامەکەیان بنیاتەنێنەوە و شەریعەتی دادی خوایی بێتەوە پێشەوە سەروەری یاسا ئەگرێتەوە بەردەست و حکومانەکە یادی شەهیدانی ئیسلام ئەمەمان دێنێتەوە یاد بۆیە بەردەوامی لە یادکردنەوە